ئێستا ماسی ڕەواجی زۆر باشە لەبەرەوەی کە خەڵک لە ماڵەوەیە حەزەکە شتێکە بێ خۆی پێوە مەشغوڵ کات مێشکی ساحەت کات. سەرەتای دروستبوونی کۆرۆنا ئینسان مێشکی زۆر مشەوەش و ئەمانە ئەبوو. بیرمان کردەوە بزانین بە چ شتێک بتوانین ئەو کاتانەی خۆمان بگرین تۆزێک مێشک و قەلەقیمان دەرچێت. بیرم زیاد لە حەد لێ کردەوە باشترین شت ئەوە بوو کە ڕوومان کردە ماسی ئێستا حالیەن لە ماڵەوە حەوزێکمان داناوە پەروەردەیەکەین و بۆ ئەوەی کە کاتەکانی خۆمانی پێ بکوژین. الدیف بریارش وزارت نافخو درچوی که ماسک یانجی کماما بیته فرض کردن سر شوفر و سرنشین مفرزت خواهی مای دابش کنی سر سر باجر زخو ریک درکی و پتر ترکیز مای دای سر نوا باجری دخواست ما او کو خلق ما پتر هاری کار بد مرام مش اوی کاری او کو خلق ما بیته پاراستنش اوی ویروس. ام وقت تو رازاخو یا ریکراون جوای سبیل هفکاری دیگر ریببری آهات نوچون آزاخو رابینه به بلاف کردن زیادتر 5000 کمامان سر شوفران و خلک زاخو پس کردن خودی اف هوا دی بماوسی روزایان بردوام بدن دل سر شوفران حولاتیان بلاف کن مرم جبه چنده او کوام خواب پاراسنه بکن کلتوره که ناف خلک مدا ناف جوای مدا آکره مشهور برنجت کردی و همو جورا برنجت کردی چند جورا برنجت کردی تاین القضا آکره وکی برنج ششمهی پنجمهی سیمهی بندار تحالف خواسته که زور سر برنجی آکره های که روزانه برنجی آشید که اینو تنیرین بو همون شارد کردستان توجد که سر مارکت و مالا خلکی من راستی افساله گلگ برنجی کرید برای خودت بر همه خمالی